کاکای بەڕێزە فریات کاک فریات خەڵکی کوێی کاک فریات هەولێر خەڵکی هەولێری بەڵێ دایم ئەوج لە کوردی جوانانە لە بەردەکەی زۆر کات زۆر کات بەڵێ خۆم زۆر خەیاتم خەیاتی بەڵێ پیشەت خەیاتیە بەڵێ بەس ئەو ئیشە دەکەیت تویشی ترنا بەڵێ زۆر چاکە لە شە ساغ بێ سەلامەت. لەگەڵ مشتریەکانی نێوانە چۆنە الحەمدلله زۆر باش لە ئیشەکانە ڕازین الحەمدلله طبعا خۆ لە ئیشی خۆت ڕازیت الحەمدلله تا ڕادەیەک بەڵێ الحەمدلله ئەم لە زۆر لە ئیشی خۆم ڕازی طبعا ڕازنی هەر نانە خۆی هەر نابێ ینی کەس 100% بەس الحەمدلله ڕازی وایە هیچ کەس 100% نییە بەڵام مەبەستی قەمان زۆر بە خۆمان بێ طبعاً، ئیشی خۆمان طبعاً. زۆر ڕازی بین وایە دەستە خۆش بە سەرکەوتوبی سلام. قماشەکەش لای خۆتان هەیە یان بەڵێ بەڵێ قماشمان هەیە بەڵێ جۆرەکانی جیاوازن وڵە تۆزێ باسی خەیاتی مامۆ بکە پیشەی خەیاتی چاوە خۆش بێ سەرچاوەڵە قماش زۆرە ئێستا بە زیاتر هندیە لە هەولێرێم بەڵێ. سینی هەیە بەڵێ. ئیرانی هەیە تورکی هەیە بەڵێ. ئەو قماشانە هەیە ئێستا لە هەولێر خواست لەسەر کامیان زۆرە وڵای زۆر بە زۆری ئێستا سینیەکە ڕەواجی زۆرە سینێتە لەبەر چیە لەبەر کوالێتەکە یان لەبەر کوا- سعرەکەیەتی ناوەڵە کوالیتیەکەی بە گوێرەی جەوی هەولێرێ دەگونجی بەڵێ چکە تاوان بڵین کە کوردستان یان لە هەولێر بڕک گەرمە وایە قماشەکانی ئەوەندە ئەستور و تون نییە بەڵێ. ئێرانیە تونە قماشکی ئەستورە وایە. هندیە خوری زۆر تێدایە ئەستورە بەڵێ بەس ئەو سینیەکە کە وەکو بڵێ ئیسرادە بە خۆمان کە داوا دەکەن دروست بەڵێ دەکرێتن لەسەر تەڵەبی خۆتان لەسەر تەڵەبی دروستەکەن خۆمانە کە لۆجەوی هەولێرێ شش ساقە بەڵێ قەت هەبووە قاتی کەسێکە سەقەت کردبێ ناوەڵە تا ئێستا نا ئەی بۆیان نەهێنایتە بڵێن کورتە درێژە باش شتیوا دەبیتن یعنی تۆزێک بەرین دەبیتن یان تۆزێک دەری دەستکاریم لێ بکە شتیوا دەبیتن باشە بەسەراتێک خۆشمان بۆ بگێڕەوە لەگەڵ مشتریەکاندا شتی خۆش ڕوو ئەیات وڵای لەو کاتێ هیچم لەبیر نییە نازانم هیچی لەبێرنی ناوەڵە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی بۆ خدای تا ڕادەیەک ئەگەر بزانم باشم ئەگەر باشە بزانم. ئاسانکاریت بۆ ئەەکەم پێم خۆشە زۆر ببیتە چاک، خاوەن خەڵات زۆر باشە چاک. پرسیارەکەمان شعری سەربازی ون هی کام شاعیرە عەبدوڵڵا پەشێو هێمن مکریانی هەژار مکریانی با هێمن مکریانی بی بۆ خدای شارەزایم لەسەری نیە بەس با هێمن مکریانی بی هێمن مکریانی بێ باڵێ بیگۆرە وەڵامێکترمان بێ بڵێ پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات هاوکاری دەکەم یعنی لەو دوانەکەی یەکیان بەڵێ سەربازی ون بەڵێ سەربازی ون عەبدوڵڵا پەشێو هێمن مکریانی هەژار مکریانی بە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا پەشێوی عەبدوڵڵا پەشێو باڵێ تەکیدی ناوەڵای ئەکیدم هەڵەشە نانەبوو ئەڵێ دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات تەواو وەڵامەکەت خەڵاتێکم بەنێ بۆ ئەم کاکەیە خۆی شارەزایم لەسەری نەبوو بەسە دەست خۆش وەڵامەکە ڕاستە ئاسانکاریم بۆ کردی پێم خۆش بوو ببیتە خاوەن خەڵات ئەوە خەڵات ئێمێ بۆ بەڕێزت سپاس دەکەم ئەوە کارتی تێکساس چیکنە دەچی لێ بە فرینان دەخۆیت باشە زۆر سپاس لەگەڵ خواردنا بینێ باشە الحەمدلله ئەرێ وڵایەوە دیارە پێوە دیارە فەقیرە پێمە دیارە ئەوانی خۆشخۆر بن ئەو ورگار ئەوە ئەرێ وڵا زیاتر حەزت لە چ خواردنێکە بەخۆی زۆربەی زۆری خواردنەکان دەخۆم بەڵام غەربیەکان کەم زۆر کەم یعنی وەکو پیتزا و پاستا بەڵێ، و بەڵێ. ئەوشتانە ناخۆم زۆر چاکە بۆ خواردنی کوردی خۆمان زیاتر کوردی حەزت لە خۆمان. چ شتێکە وڵای زۆر کفتەم زۆر پێخۆشە کفتە لە ماڵی زۆر خۆش ئامادەی دەکەن ئەرێ وڵا دەرەجەیەکە دەی باشە لە شیان ساغ بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ سەلامەتی. بەشداریت زۆر خۆشحاڵ بەڕێز، بووین زۆر کاتێکی بەڕێز، خۆش دەستان. زۆر سپاس خوار سپاس لەگەڵ. دەستان خۆش